دواجار لە ڕۆژی سێشەمە و کاماژۆن پێکرد کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو بڕیار بوو لەسەر داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدرێت بەڵام تاکلایانە سوودانی لە ناکاو ئەم داهاتانە و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕادستی ئەنجومەنی دەوڵەت کرد بەڵام بۆچی ئەمەی کرد عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت چی بکات لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر ئەیوب سابیر گەڵاڵی پسپۆری ئیدارەدانی قەیرانەکان لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. من ڕوونکردنەوەیکی کوردمدا لەسەر ئەنجومەنی دەوڵەت بەڵام بۆچی حکوومەتی عێراق یەکلایەنە بڕیاریدا بۆ یەکەم جار کێشەکانی نێوان خۆی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕادستی ئەنجومەنی دەوڵەت بکات. زۆر سپاس بۆ جەنابێت سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 ئاماژەیەکی زۆر ڕێک و پێکدا سەبارەت با بڵێن وەکو اختصاص و پسپۆری ئەنجومەنی دەوڵەت یاخود مەجلس الدەولە. طبعا مەجلس الدەولە بەپێی با بڵێن دەستور ژمارە 101 دەستوری عێراق و هەروەها بەپێی قانونی ژمارە 70 ساڵی 2017 دامەزراوە ئەو ئەنجومەنە با بڵێن زیاتر بابەتی ڕاوێژکاری و هەروەها لە بابەتە زیاتر کارژێریەکان و ئەو بابەتە ناوکۆچیانە کەوا دەکۆڵێتەوە و کاری لەسەر دەکات. ئەنجومەنی با بڵێن مەجلیسی با بڵێن مەجلیسی وزارای عێراقی سەبارەت بە ناردنی ئەو بابەتە بۆ با بڵێن مەجلیسی دەوڵە یاخود ئەنجومەنی دەوڵەت لەو سۆنگەیەوە ئەوقڕ دەگرێ کەوا لە ئەنجومەنی وەزارانی عێراق ئەو بابەتە پێیان یەکلای نەکراوە. ئەو یەکلای نەکردنەوە وای کردووە کەوا ئەو هەنگاوە بنرێت بۆ ئەوەی مەجلیسی دەوڵە یەکلا بکاتەوە بەڵام بەڕای من ئەو با بڵێن ئەم بابەتە وەرکو ئاماژتان پێدا زیاتر لایەنێ ڕاوێژکاریەکەی ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق نەدرێتەوە بۆیە ئەو بابەتە بڕوان ناکەم لە ئەنجومەنی دەوڵەتیش یەکلایی بگرێتەوە لە 2000دا پێویستە ئەو بابەتە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کە وەکو سوڵتەیەکی تەنفیزی باڵا لە هەموو عێراقدا ئەو بابەت یەکلای بکرێتەوە. باشە ئەگەر ئەنجومەنی دەوڵەت لەسەرم بابەتە کۆب بێتەوە و ڕای خۆی لەسەرم پرسە دەرببڕێت ئایا ئەمە پابندی ئەبێ پێوەی پابند بن یا دادگای فدراڵی دوجار بڕیار لەسەر پابندیدا چونەمە ڕاوێژکاریە ینی یاسایینی ئەرکی ئەنجومەنی دەوڵەت زۆر بەداخەوە لە هەموو ئەو با بڵێن تجروبانەی ڕابردوو چێ لە با بڵێن دادگای فیدرالیش ئەو کە ئێمە زۆر ڕاکێش دەکەم بۆ بابەتەوە ئەنجومەنی باڵای فیدرالی با بڵێن دادگای فیدرالی ئەو بابەتانە کەواتو قڕارێکی ئیلزامیش دەردەکات بەڵام هەمیشە عێراق ئەگەرات و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیش بێ خۆی لێ دەزێتەوە خۆی لێ پاشەکشەی دەکاتن. ئەو بابەتە لە 2000دا وەکو لایەنێکی ڕاوێژکاری کە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران خۆی کاتێکەوە ئەنجومەنی وەزیران و بابەتەی ڕاددەستی ئەنجومەنی دەوڵەت کردووە پێویستە لە بڕیارەکەش پێویستە ئیلزامێتی تێدا بێتن و پابندبوونی تێدا هەبێتن و پێویستە بڕیاری لەسەر بداتەوە. بەڵام من وای بۆ دەچم ئەو بابەتە لە 2000دا بگرێتەوە بۆ دادگای فیدرالی بۆی دادگای فیدرالی لە 2000دا خاڵی یەکلاکەرەوەی ناکۆچەکان باش ئەوانەی کە شارەزەیان بابەتن دەڵێن ئەنجومەنی دەوڵەت بەوە ناسراوە کە خێرایە لە ئەوەی کە ڕای خۆی لەسەرم بابەتە دەرببڕێت بەڵام هەندێک بۆ چوونیش دەڵێن ئەمە بۆ کاتکوشتنە پێت وایە ئەنجومەنی دەوڵەت خێرا بڕیارە لەسەرم بابەتە دەدات. من لەگەڵ لایەنی دووەمم هەمیشە بەداخەوە عێراق ئێستا دەتوانم بڵێم ناوی لێ بنین با بڵێن وڵاتی کێشە وڵاتی قەیرانەکان عێراق کێشە بە کێشە دەستپێرێ قەیران لە دوو قەیران بۆ ئیسیدامە و ئیدارەدانی با بڵێن حکومڕانی سەڵاتدانی عێراق لە ماوەی ڕابردوودا هەمیشە لەسەر ئەو ڕتمە ڕۆیشتینە بۆیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2000دا ملزەمە بڕیار بدا لەسەر بابەتە و ئەنجومەنی دەوڵەت کە لایەنێکی ڕاوێژکاری و ئاماژەمان پێدا با بڵێن ڕای خۆی لەسەر کۆی بابەتەکە دەردەبرێتن و هەروەها پێویستە ئیلزامیتی شتێدا بێتن کاتێکەوە بڕیارەکە دەداتن یاخود ڕاوێژکاریەکە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق. باشە دکتۆر ئەیوب زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەنجومەنی دەوڵەت لە بەرژەوەندی حکوومەت بڕیار دەدات پێت وایە گوشاری سیاسی لەسەر ئەنجومەنی دەوڵەت کاریگەری لەسەر ڕاوبۆچوون و گۆڕانکاریەکانی لەسەر ئەم بابەتانە هەبێت؟ ئەکید عێراق ئێستا ئەو کێشەیەکی بووتە کێشەیەکی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان کێشە تەکنیکیانی کە هەبووە هەر هەمووی ئێستا کێشەیەکی سیاسی وەکو دەڵێتن گشتگیرە و لە 2000دا دەبێتن لایەنە سیاسیەکان ئەو کێشەیە یەکلایی بکەنەوە و بەبێ گومان سوڵتەی دادوەری یاخود با بڵێن دەسەڵاتی دادوەری زۆر جاران دەکەوێتە ژێر تەوژم لە ئەو تەوژمەیەکەوە ئەو تەسیرێکەوە لایەنە سیاسیەکان لە عێراقدایەتی بێگومانەوە ڕنگدانەوەشی دەبێتن لەسەر بڕیارەکانیش لە 2000دا. باشە ئەگەر حکوومەتی هەرێم لە بەرژەوەندی حکوومەتی عێراق ئەم بابەتەیە یەکلایی کاتەوە ئەنجومەنی دەوڵەت و حکوومەتی هەرێم بڕیارەکەی بەدڵ نەبێت تانەی لێ بدات
ئەتوانێت چه ڕێکارێکی دیکە بگرێتە بڕیە ڕێکاری یاساییە لە 2010دا دادگای بەڵای فدرالی ئێمە وەکو دەڵێتن خاڵێک لاوکەرەوەکان لە دادگای فدرالی دەبێتەوە و ئەوەش لەبیر نەکەین وکە ئاماژەم پێدا من وای بۆ دەسم زۆر جار هەموو ئەو با بڵێین ئەو بابەتانێکەوە پێویستە بە هەرێمی کوردستان تەنانەت لە قازانجی هەرێمی کوردستان بووە لە 2000 دەسەڵاتدارانی عێراق یاخود حکوومەتی عێراق زۆر جار سەڵی لێ کردەوە وەروەها 2000 وەکو دەڵێتن کشاوەتەوە چکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بووە. باش ئەگوترێت کە ئەم ئەنجومەنی دەوڵەت کە دامەزراوەکو پێناسەکەی خۆشی کێشەی نێوان دامەزراوەکان یا وەزارەتەکان چارەسەر دەکات نە کێشەی نێوان حکوومەت و دەسەڵاتێکی فدراڵی. بۆچی حکوومەتی عێراق ئەم بابەتی لەگەڵ هەرێم بردۆتە ئەوێ پێت وایە ئایا مەبەستێکی تایبەتی لە پشتە خۆی لە بابەتەکانە دزێتەوە لە بەرپرسیارەتی بگومان ئەوەی لایەنی دووەمکەوە خۆی لە بەرپرسیارەتەکان ئەمەوەی دەبیرەکەین عێراق لە چاوەڕوانی هەڵبژاردنێکدا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە با بڵێین لە مانگی تشرینی دووەمی داهاتوو و هەموو ئەو با بڵێین ئەو ڕموزانە یاخود ئەو سموڵانێکەوە لە دەسەڵاتدارانی عێراقان ئێستاوان وەکو دەڵێتن لیستی خۆیان هەیە لە هەڵبژاردنەکانی عێراق بە هەموو شێوەیەک دەیانوێ دەنجی زۆر بینن لایەن هەوڵاتیاندەوە تا کەشتیش ئەوەیە کەواوانەوەی بکەنکەوە دژی با بڵێین هەرێمی کوردستان یاخود ئەو بابەتانی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە ئەوان کاری لەسەر بکەن 2000 بۆ ئەوەی دەنگدەرەکانیان دەجیان پێ بدەنکەوە بەڕاستی ئەوە شتێکی زۆر هەڵەیە تۆ لە سیستەمی حکومڕانیەکی شەفاف و دیموکراسیدا ئەو ڕێگە و هەنگاوە بگرێبەر هەرێمی کوردستان هەمیشە پابەندە هەموو ئەو پامەندانێکەوە لەسەری بۆ بەپێی دەستور پامەندەکانی جێبەجێ کردووە بەڵکو بە زیاتریشەوە بەڵام ئەوەیە کە بەداخەوە دەسەڵاتدارانی یاخود حکوومەتی عێراقیەکەوە هەمیشە ڕێگر بووە لەوەی کەوا مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکات. باشە ئەگەر ئەنجومەنی دەوڵەت بڕیاری لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بابەت یەکلا کردەوە سەبارەت بە داهاتەکان ئەو کاتە پرسی موچێ فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کلایی دەبێتەوە بابەتی هەناردەکردنەوەی نەوت عێراق دەتوانێت پابند بێت بەم بۆچوونانەی ئەنجومەنی دەوڵەت ئەگەر هاتوو ئەنجومەنی دەوڵەت وەکو دەڵێ جەناب دامەژات پێدا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هەروە هەموو ئەو پرۆسەیەکەوە هەیە لە داهاتەکان یاخود لە ناردەکردنەوەت و چوو بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق و پێویستە ئەنجومەنی وەزیرانی عێراق کەوا بە کۆی دەنگ ئەو با بڵێن ئەو بابەتە ئیحالەی ئەنجومەنی دەوڵەت کردیا و پێویستە لەوێندەر ئەو خاڵە یەکلا بێتەوە و بڕیاری لەسەر بدرێتن بەڵام وەکو دەڵێتن لكل حادث حديث ئێمە بە پێش ڕووداوەکان نەکەوین بەڵام هەمیشە دەسەڵاتدارانی عێراق هەمیشە ئەوانەی کەوا لە با بڵێن لە دەسەڵات بوون لە عێراق لە ماوەی ڕابردوودا وەکو دەڵێن ڕێکتر لە ماوەی 15 ساڵی ڕابردوو یاخود لە 10 ساڵی ڕابردوودا هەمیشە ئەو هەنگاوانەیان گرتە بەرکەوە هەمیشە لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان هەنگاو بنێن. باشە لە کۆتایشتا پێشبینی دەکرێت یا چاوەڕوان دەکرێت کە بەر لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ڕۆژی سێشەمەیە ئەنجومەنی دەوڵەت لەسەرم بابەتە کۆب بێتەوە ئەگەر نەبێتەوە چی ڕوودەدات؟ ئەگەر نەبێتەوە بێگومان سابقەیەکی خراپە بەڵام پێویستە ئەنجومەنی دەوڵەت کۆب بێتەوە لەسەر ئەو بابەتە و چونکە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان زۆر برسی کرایە و بە ئەنقەستیش برسی کرایە بابەتێکی زۆر سیاسی کەوا ئەمەش تەسیراتی وە کاریگەری زۆر لەسەر بارودۆخی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بۆ بە شێوەیەکی گشتی وەلایەتی کوردستان بەڵام هەمیشە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی خۆڕاگەر هەمیشە داکۆشی لە مافە دەستوریەکانی خۆی دەکات بە پێی ئەوەی کە لە دەستوری عێراقدا هەیە و لە 2000دا هەرێمی کوردستانیش دەنجی خۆی دەبێتن و بڕیاری خۆی دەبێت. زۆر باشە سپاس دەکەم دکتۆر ئەیوب سابر گەڵاڵی پسپۆڕی دارەدانی قەیرانەکان زۆر سپاس.